دەم باش بینەران نەسەرکار نهێلیمە ئێمە باسی 2020 دەکەین ئەو ساڵێکی ئێستاە تقریبا کەمتر ئەنی لە دوو ڕۆژمەوە ڕۆژێک و چەند ساعتێک ماوە ئەم ساڵە شومە بەجێلین پێخەینە ساڵی 2021ەوە طبعا ئێوازانن لە ساڵی 2020 هەرێمی کوردستان و ناوچەکە هەموو جیهان تووشی کۆمەڵێک کاراسات و کۆمەڵێک قەیرانی نەخوازراوی زۆر دژوار بوونە بۆ نمونە لە هەرێمی کوردستان کۆرۆنا کەمە دەردێکی جیهانیە جارێکی دیکە برینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە لەمان کادا بێگومان کۆمەڵێک قەیرانی تر هەبووە ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەبوونە خۆ پیشاندانەکان بەلارێدا بردننی ئاڕاستی خۆ پیشاندانەکان بۆ پەلاماردانی مقڕاتی حەزبی و حکومی سوتاندنیان کوژرانی کۆمەڵی خەڵک ئەو زەعزع ئەمنیە نا ئیستیقرارە ئەمنیەی کە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان هەیە بەهۆی شەڕی دوو لایەن کە هەردوو لایەنی ئەم وڵاتانینە خەڵکی ئەم وڵاتەیە هیچیان بەشدارنینە لەم شەڕەیە لە کاتێکە زۆرترین قوربانیان داوە زەقتر ئێمە باس بکەین پەیوەندەکانی هەولێر و بەغدا خۆتان نەزانن لە 2020 حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی باڵای پێکێنا چەندین جار ئەم شاندە سەردانی بەغدایان کرد گوتوبێژی شەڕۆپەریان کرد لەگەڵ بەغدا بێگومان حتا ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر مەسەلەی بودجە دەستکردنی نەفت و کۆمەڵێک کێشەی تر بەڵام لە چارچەوەی سەقفی پەرلەمانی عێراق بەکارهێنانی زۆرینەی سیاسی ئەم شتە هەمووی ئیغڵا کرا لە مەمەترسیدارتر سیاساتی تەعریبکردن جارێکی دیکە لە ناوچە کوردستانیەکان زۆر لە جاران بە مەترسیدارتر دەست پێ کردوتەوە تەعریب و تەرحیل و تەشەیوع و ئیتر بە میلیتازیکردنی ئەو ناوچانە طبعا ئەمەش کێشەیەکی زۆر زەقە لەمان کادا بەڕێزان مەبەسمە لەگەڵ میوانەکان باسی ئەوەش بکەین مەسەلەی دانوستاندن لەگەڵ بەغدا تا ئێستاش لەگەڵ بە هەرێمی کوردستان نەبوو تا خەوان ستراتیجیکی هاوبەش کە لە چوارچەوەی موسساتە فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە دانوستاندن و تەعامل لەگەڵ بەغدا دەکرێت باسەوە دەکرێت لەگەڵ بەغدا بێگومان گوتارێکی کوردی پەرتەوازی هەیە گوتاری کوردی پەرتەوازەیە کورد بە زەعیفی لەگەڵ بەغدا تەعاملەکە ئەوەمانە ئەوە نییە کە بەغدا بەهێز نییە چاودێرەکان بە دەقیق باسی ئەوە دەکەن دەسەڵاتدارانی ئێستای عێراق فەشەلیان هێناوە لە حکومڕانیکردنی عێراق لە مەسەلەی ئەمنی بگرە لە مەسەلەی ڕێخستنی ناوماڵی خۆیان بگرە لە مەسەلەی دابینکردنی خزمەت گوزاریەکان بگرە هەندێک لە راپۆر باسیاوەیان لە سەداچلی خەڵکی عێراق لە ژێر هێلی هەژاری داژین خەدەمات لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق زۆر خراپە طبعا ئێمە باسی ئەم پرسەشەکەین لەمان کات دەسەڕێەوە هەموو قەیرانە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە پێشکەشکردنی پرۆژەی خزمەت گوزاری لەوانە ڕێگاوبان کە ڕێگاوبان بێگومان ڕێگاوبانێکی باش کڕۆکی بنیەت تەحتی اقتصادێکی بەهێزە کارەبا زۆر باشتر بووە پرۆژەی چاکسازی هەیە سەرڕێەوە هەموو قەیرانە ئیدامە بەم شانەش دەدرێت طبعا لەگەڵ میوانەکان باسی قەیرانەکانی 2020 چونیەتی ئیدارەکردنیان دەکەم ئەویش بەڕێزان زاگرۆس فەتاح بریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان کاک زاگرۆس بەڕێزان زۆر ئاگاداری وازەکەی حتا زۆر جار ئەندامی شاندی داوسانکاری هەولێر و هەولێر بووە بۆ بەغداش ئێمە باسی ئەوەش دەکەین لامان کاتدا ئەشواق جاف ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە ئەندامێکی کارەبا و کاتە ئێستاش مطلع لەسەر وازەکە دکتۆر هەوار نیروێی پاگەرەی کولیجە زانستین سیاسیە لە زانکۆ دهۆکێ ئەوژی گەلێک چاودێریە ڕەوشە دیکە سەرنجتان ڕاکێشن لەگەڵ میوانەکانم بە شێوەیەکی چڕۆپەر هەوڵە دەم زۆرترین پرسیار لەسەر ئەم بابەتە لێیان بکەم کاکی زاگرۆس تەبەن بەخێر هاتنتان ئەکەم لە بەڕێستانەوە دەست پێکەم لە 2020 تو باشتر لە ئێمەزانی چی قەوماوە چ قەیرانێکی مەترسیدار هاتووە سەرڕای ئەمە خزمەت گوزاریەکان بەردەوامن لە هەموو جارانی پێشتر کارە باش هەیە ڕێگاوبانەکان بەردەوامی شتیا دەکرێت یعنی ئێوە چیتان کردووە کە تانی بێتان ئیدامە بۆ پرۆژانە بدەن حد لەقل بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆم دەرفەتە تامان کابینەی نوێم هەر لە سەرەتای 2009 کە دەستی کردەوە بەکارکردن بە کۆمەڵی بەرنامە و ئەجندایە هاتە پێشەوانێ ئەر بەرنامە و ئەجندایەک بوو کە لەلایەنی سێ حزبی سەرەکیەوانە کە حکوومەتیان حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکە نابوو گەیشتبوون ئیتفاقیەکەوانێ لەسەر ئەو بەرنمەیە کاریان دەکرد بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرنامەی چاکسازی بوو بەرنامەی پێداچوونەوە بوو بە ئەو کار و ڕۆڵانەی کە حکوومەت هەیەی دەبێت بیبینێت و بە شێوەیەکی زۆر باشتر بتوانێت خزمەت بە هاوڵاتیان بگەێنێت بتوانێت چاکسازی بکات بتوانێت دانوستانن لەگەڵ حکوومەتی عێراق بکات لەسەر ئەو کێشانی کە لە نێوان هەولێر و بەغایە هەیە و بتوانێت زۆر بەرنامەی تری ئابووری پێشکەوتنی ئابووری بخاتە بەرنامەکاری خۆیوانێ هەر لە دەستپێکی کابینێ نوێمەوە ئەو بەرنامانە کەوتن باری جێبەجێکردنەوەانێ بەس بەداخەوانێ لە ساڵی 2020 لە بیدایەتی ساڵی 2020 ئێمە دووشی قەیران بووینەوەانێ قەیرانی کۆرۆنا کە قەیرانێکی پەتایەک بوو کە سەرتاسەری دنیای گرتوانێ و تووشی هەرێمی کوردستانیش بوو کە خۆشبەختانە ئێمە زۆر توانیمان بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی جیهانە ئێمە یەکێکی لە وڵاتانەی کە بەباشی تەعاملیات بەباشی ئێمە توانیمان ئیدارەی
قەیرانی کۆرۆنا بکەین لە هەرێمی کوردستانە بە شێوەیە کە کەمترین زەرمان بەرکەوتووە بە ڕێژەیی ئەگەر سەیری بکەیت لەگەڵ هەتا زۆربەی وڵاتانی پێشکەوتووە ئێمە وەزمان باشتر بووە. ئەوە لەلایەکەوە قەیرانی یەکەم بوو. قەیرانی دووهەم ئەوە بوو کە دانوستانەکان لەگەڵ بەغا ناگەیشتە نەتیجە. بەغا ئەو قەرارانی کەیدا ئەو دانوستانەیە کە ئێمە پێشتر لەگەڵ یانە ئیتفاقمان کردو پاشگەز دەبوونەوە حکوومەتەکان لە عێراقا دەگۆڕا گۆڕانکاری بەسەرهات. ئەم گۆڕانکاریانە وای کرد کە ئەوان وای لێ هات لە ساڵی 2020 6 مانگموچەی موچەخۆران نەنێرا بۆ هەرێمی کوردستان کە ئەمەش بارگەرانیەکی زۆری خستە سەر هەرێمی کوردستانەوانێ بە تایبەتی لەسەر موچەخۆران کە وای کرد کێ نەمانتوانی موچە لە کاتی خۆیدا بدەین و خزمەتگوزاریانی کە هەمان بوو پێشکەش بە هاوڵاتیاری خۆمانی بکەین. بە سەرڕای ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆیەم توانی لەگەڵم قیرانانان بەرەنگار بێتەوانێ بە تایبەتی لەسەر پرۆژەکان توانی لە کابینەی نۆیەمە تا ئێستا زیاتر لە 300 میلیارد دینار سەرف کراوە لە پرۆژەکانە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە لە هەر چوار پارێزگاکەی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە کە کۆمەڵێک پرۆژەی استراتیژی گەورە کەوتنەوەباری جێبەجێکرد هەندێکیان تەواو بووە هەندێکیان لە ساڵی 2021 تەواو دەبێتوانە و ئەمانە ینی ئەو دەستپێکانم کە حکوومەت کردیوانێ دوایش سەپان لەوانەیە بە درێژایی نزیکەسی ساڵی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستان بە تایبەتیژی دوای 2023 بەقەدەر ئەم ساڵە هەرێمی کوردستان تووشی قەیران نەبوو بێ. ڕاستە جارانی پێشتر شەڕی داعش بووە بەڵام ئەوە پەیمانی نێودەوڵەتی تەواجودی لێرە هەبووە هاوکار بووە کۆمەڵی پرسیتر. ئەنی لە 2020 بە تایبەتی کەریمە باسیەوە بکەن خوشت هەندێک جار بزانم ئەندامی شاندی داوستانکار بووی لەگەڵ بەغدا زۆر جار سەرنجی هەندێک لایەن هەندێک شخصیات وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی مەرجەکانی بەغدا نابێ. هەنی فعلا ئەوان پابەند نەبوونە ئەوان پابەندی باڵێنەکانی خۆ نەبوونە ئەوان ئێوە لە هەندێک فەقەرە لە هەندێک شتە پاشەکەستان کردووە. هەرێمی کوردستان زۆر ئێمە بە دۆکیومنت هەمانە کە چەندە پابند بووین لەگەڵ حکوومەتی ناوەندا هەر لە سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە 16 حوتی 2019 بۆ بەغا و دانیشتن لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغا کە ویستی حکوومەتی هەرێمی کوردستانی پیشاندان کە ئەوێت لەگەڵ حکوومەتی ناوەندا لەگەڵ بەغای ڕێ بکەوێت لەسەر ئەو پرسانی کە ماو نەتەوانێت لەسەر ئەو پرسە گەورانی کە لە بینی هەولێر و بەغایە هەیە و شانێکی باڵاش دروست کرا لە لایەنی جێگری سەرۆکی حکوومەت و کۆمەڵک وەزیر و ئەندامی شاندەکە کە بە بەردەوامی ئەچوون بۆ بەغا سەردانیان دەکردن پابند بوون بە ئەو لێ تێگەشتانی کە هەبووانە تاوە لە 15 2020 مەگەشتنی اتفاقیەکی زۆر تەواو کە بتوانرێت 250,000 بەرمیل نەوت بدرێت بە حکوومەتی ناوەند 150 داهاتەکانی سنوورەکانیش بدرێت بە حکوومەتی ناوەند بەرامبەر بەوە ئەوان بتوانن ئەو بڕەپارەی کە دەمایەوانێ بتوانن سەرجیکەن هەتا ئەوان پابند نەبوون ئەوان حکوومەتی ناوەند دەکەنی توانیوە پابند بێت بۆ بەڵێنانی کە بە ئێمەی داوە لە کاتێکا کە ئێمە لە هەرێکێ لەو خاڵانی کە قسەمان لەگەڵا کردوون پابند بووین پیشانمان داون قسەمان لەگەڵا کردوون وەفتی تەکنیکی ئێمە چووە لەگەڵ حکوومەتی عێراقا باسی ئەم کێشانەی کردووە ئەوان هاتوون سەردانیان کردووە بردومان بۆ خاڵە سنووریەکان و هەموو هینەکانی حکوومەتیان لەبەردەستا بووە. بەڵێ طبعا ئەشواق خان تجربەت هەیە لە بەغدا لە چونیتی تاملکردن لەگەڵ ئەو عەقلیەتە ئێستا لە بەغدایە طبعا تا ئێستا لە عێراقا حتا زۆر لە لایەنە شیعەکان بە تایبەتی کە باڵادەستن قەناعەتیان بە دەستوور نییە قەناعەتیان بەوە نییە کە سیستەمێکی فیدرالی لە عێراق هەبێ قەناعەتیان بەوەیە کە سیستەمێکی مرکزی بەهێزی هەبێ وەکو پارێزگا تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان و پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەن حتا جار بەجار چند ببینن موقف هەرێمی کوردستان زایفترە ئەوان سەقفی داواکاریەکان بەرسکەنەوە وەکو چاودێرێکە لێ گرنگانی مهم ئەوە نییە کە بەغدا بەهێز بێ بەغدا بەهێز نییە بەڵام ئێمە زعیفی لەناو خۆمانە لامان کە دەمڕۆ مستەفا کاظمی لێدوانی کە بۆتی عێراق ڕەوشی عێراق زۆر خراپە پێویستە شکوو بوو دەوڵەت بگەڕینەوە تابان شکوو ئەمەمانە ئەوەیە کە ئێستا سیادەی عێراق مەترسی لەسەر لەژێر دەستی خۆیان دانیە کەواتە کورچون تەعامل لەگەڵ ئەم عەقلیەتە بکە لەمە زیاتر چی پێویستە و هەموو دانوستاندنەوە هەموو ڕێککەوتن وەکو کاک زاروسەبێ کە خۆیان پابەندین پێوە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان و هەروەهاش سڵاو لە بینەرانی خۆشەویست هیوادارم ساڵی داهاتوو کۆتایی بەو قەیرانانە ببێت و هەروەهاش ساڵی یەکریزی هێزە سیاسیەکانی کوردستان و هەروەهاش ساڵی یەکریزی نوێنەرانی کورد لە بەغدا بە یەکدەنگی و یەکریزی بچنە ناو هۆڵی پەرلەمان بۆ ئەوەی شەری سیاسی و شەری دەستوری و یاسایی مافی خەڵکی کوردستان چونکە هەمومان دەزانین خەڵکی کوردستان بۆنەتە قوربانی دوو خاڵ خاڵێک کۆکردنەوەی دەنگ بۆ هەڵبژاردننی پێشوەخت و خاڵی دووهەم
ڕێگرگردن لە جێبەجێکردنی یاسای چاکسازی بۆیە هیوادارم بە یەکدەنگی و یەکریزی شەری مافی دەستوریەکانی هەرێمی کوردستان لە بەغدا بکەن بۆ چونکە هەمومان دەزانین ڕێکەوتنی طبعا یاسای بودجە سێ قۆناغا ئامادەکردنی لەلایەنی حکومەت و پەسەندکردنی لەلایەنی پەرلەمان و جێبەجێکردنی لەلایەنی حکومەت جارێکی تر ئێمە ئێستا وەفدی حکومەتی هەرێمی کوردستان کە ڕێکەوت لەگەڵ حکومەتی بەغدا مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان جێگیری کرد لە ناو ڕەشنووسی بودجە بەڵام ئەمە پێویستی بە پەسەندکردن لە ناو پەرلەمان ئەگەر هێزە کوردستانیەک طبعا حکومەتی هەرێمی کوردستان ئەرکەکانی جێبەجێ کرد قۆناغی داهاتوو دەبێت چی بێت بەڕاستی دەبێت ئەندام پەرلەمانەکان ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ وەفدی هەرێمی کوردستان ئەو هەموو بەڵگانە و دۆکیومەنتانە کە هەن پێشوەخت گفتوگۆی لەسەر دەکەن ئەوەی کە دەڵێت هەرێمی کوردستان پابند نییە ڕێزم هەیە ئەمە تەنها ناحەقیقەتە بۆ چونکە ئەو مەلەفە هەموو دۆکیومەنتەکان کە ئیسباتی دەکات کە حکومەتی هەرێمی کوردستان پابندە بە دۆکیومەنت بە قسە نا چونکە هەندێک کەس بەڕاستی بۆ ئەوی کە فەشەلی خۆی داپۆشێت چونکە نەیتوانی خزمەتی خەڵکی عێراقی ناوەڕاست و خوار و عێراق پەنا دەبات بۆ هێرشکردنەوە لەسەر هەرێمی کوردستان بەداخەوە هەندێک پەرلەمانتاری کوردش هەمان تۆمەت ئەخاتە سەر ئەشواخان طبعا باسی ئەوەش دەکەین ئێستا خۆتە زانی لە نەشیعەکان هیچیان بەدەستەوە نەماوە شارعی خۆیان بەکاردێنی لە دژی کورد ئاڵێن فەرمونەوە پێشکەوتنی لە کوردستان هەیە زۆربەی داهاتی عێراق بۆ ئەوێ دەڕوە حتا ئەم سەرنجەیەکی عەجیب و غەریبە طبعا وەکو کایزای ڕووسوتی 6 مانگی ئەمساڵ موچە نەنێڕاوە ئەگەر پێشتریش بودجە هەبووە جاری وایە بۆ لە 102 بۆ ئەبزانم لە کوی بودجەی فەرم وازیان چوونە بەڵام لەناو پەرلەمانی عێراق خۆتە زانی کۆمەڵێک هێز هەنە خەلف الکەوالیس ئیدارەی پەرلەمانی عێراقەکەن لە پەرلەمانی عێراقیشان دژی یەکتر بن بۆ کۆمەڵێک پرس پەیوەست بێ بە هەرێمی کوردستانەوە یەکسەر یەک دەگرن تەنانە لەگەڵ سونەکانیش تاچان گرنگە سەرکردایەتی سیاسی کوردستان بە هێزێکی زیاتر بە کەسایەتی کاریگەرتر بچێتە بەغدا قسە لەگەڵ ئەمانە بکە حتا بۆ بودجەش طبعا ئەو پرۆژە ڕەوانەی پەرلەمان کراوە لە ساڵی داهاتوو قسە لەسەر دەکەین وا بزان مەفدی هەرێمی کوردستان وەکو تیمێک کار دەکات ئەم خاڵە زۆر گرنگە دەبێت خەڵکی کوردستان بیزانێت هەندێک کەس دەیەوێت تەسویقی ئەو بکات بۆ شەقامی کوردستانی کە ئەمە بۆ نمونە دەستکەوتێکی شەخصا یان چەند کەسێکە نەخێر تیمی حکومەتی هەرێمی کوردستان وەکو تیمێک کار دەکات و هەروەهاش ئەو پەیامە چونکە بەڕاستی ئەو بابەتە پەیوەندی بە شەخص نییە پەیوەندی بە سیاسەتی حکومەتە کە ئەوانش وەکو تیم کار دەکەن بۆیە ئەمان وەکو کارکردن سەرکەوتوون بەڕاستی ئەوەی کە ماوە تیمی نێنەرەکانی بەغدا لە ناو پەرلەمانی عێراق بە هەمان ڕوحیەتی تیم کار بکەن یعنی بەرژەوەندی شخصی بخەنە ئەو لەو کار بە بەرژەوەندی نەتەوەی دوو خۆتە زانی کۆمەڵێک شتەیە پێویستی بەڕێکەوتنی سیاسی هەیە بەتەکید بەڵام چۆن ئەمەش بارز بکرێتەوەی تواجدی کورد بەهێزتر بێت لە بەغدا ئێستا پێت طبعا کورد خۆی بەهێزە ئەگەر یەکریز بێت بەهێزە بەڵام ئەگەر تۆ طبعا لە 2010 کاریان کرد لەسەر دروستکردنی درزێک لە ریزی یعنی لە یەکدوی کورد لاواز بکەن بۆ ئەوەی بتوانن مافی کورد پێشێل بکرێت چونکە تۆ ئەگەر بەهێز بی کەس ناتوانێت مافەکەت بخوات بەڵام کە تۆ لاواز بیت ناتوانانی داوای ماف بکەیت بەڕاستی ئەمە دەبێت حقیقەتە دووش ئەو هێزانە کە دژی مافی کوردستان چونکە هەموو هێزەکان نییە بەڵام دەتوانین بڵێن ئەو هێزە کە دژی مافی کوردستان دوو جۆرن و هەمان ئەو فشارە دەخەنە سەر سەرۆکی حکومەتی ئەتیحادی یەکێکیان ئەوەی کە هیچ ناتوانێت کەفاەتی نییە دەیەوەی دەنگ کۆکاتەوە ئەوەی تر نە شەر بالنیابە دەڵێن المعركة بالنيابة لنجاتي هێزێکی ئیقلیمی شەڕەکە دەکات بۆ ئەوەی قەوەڕەی هەرێمی کوردستان نێڵێت بۆ چونکە خۆیان دەزانن ئەوەن کە نەیانتوانی بە هەموارکردنی دەستور بەدەستی بێنن ئێستا لە ڕێگەی ئەم ڕێگەیە دەیانەوەی جێبەجێ بکەن لەسەر ئەرزی واقعە ئەمەش طبعاً وەکو ئاماژەم پێکرد یەکدوی هێزی سیاسی کوردستانی و پیشگیری حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە زۆر مهمە بەردەوامبوونی گفتوگۆ بە یەکتیمی لە بەغدا لە هەمان کاتش دەبێت ئێمە چاوەڕێی نەتیجەش نەکەین بەردەوامی گفتوگۆکان لە بەغدا بە دۆکیومنت کە دەڵێم چونکە ئێمە پابندین لەگەڵ ئەمەش جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی لەسەر ئەرزی واقعە لە هەرێمی کوردستان دواتر لەسەر وەقسە لەگەڵ کاک زاگرۆسەکە مەسەلەی یاسای چاکسازی ئەو ریفۆرمانێکی کراون تا چەند دەرەنجامیان هەبووە دکتۆر هەوار نێروێ دووکت گەلمەیە دکتۆر طبعا تو دزانی دەردێکی کوردان هەیە ناچارم vێجارێژی vê pirsê bikim ji ber ku ev babetekî gelekî giring e mesela nebûna yek rêza aliyên Kurdistanî li Bexda ji bîrate ye bîdayeta prosesa azadiya Iraqê Kurd di çarçûvê lîsta Feymaniya Kurdistanî çûne wêrê du hês hebûn partî û yeketî
به هفرا تعامل کرد و هیره گلک طبعا مافی ویتوی دست نشان کردن سرک وزیران دست کردا بار تشته دست وان دبو ليش شون دا بالتحديد بشتي 2007 ونهي هن تيزيندن لكردستان پیدا بون تواجدان لبغداد بو باراسای کدن کار کرد بون نمونه هن پارلمانتار العراق هنا بو مدجا عربي رنگك ارقام ونظام داتايت خيالي بحثي هرما كردستان كان وان هايجينك حكومه العراق روشاوي چوايه تاچان گرنگ گلو افيك ريزيه فعلا بتواقع طيبتيجي بو چالات درباس كنا بروجه اساي بوجه 2021 بله سپاس بو اوی درفته سلاو و رزت من بو بینه رو بیسرت کردستان 24 سپاس دکتور که هکار بو چون من اوا جنابت بحث سر که 2003 و به تمامی امریکا حیمنه که خورد سر عراق هبو امریکا دشیا هر تشکت عراق دا بکتن حتی في دستور 2005 جل العراق وعراق هاتيا درست كرن جي هل سر جير هيمنا امريكا افتشتا هاتا كرن واتا هف پیمانا دوره كي گلك گرنگ 2005 حتى 2005 حتى افروجي بس اول 2005 و همشين بيجين بتر او حظ فيانو استراتيجياتا يا امريكي ولكن كو حتى ببوچونا من زخت السلاني كرديش هذا كركو اك ريز و اك دنگ بن زخت السلاني لاني عراقي عربي وجي بقى چه سنه بن چه شيعه بن هذا كرن كو او حكومته كو او دخاز حكومته كو اگرتي بهته درست کرنه بس مدید که گورانکاریت استراتیجیات امریکیت منطقه دا درست بو بتایبت روشالات ناوراست و عراق دا بتایبت مدید اتر او پرتو بلاویش سراست عراق هات دیار کرن بتایبت و کشانه هزا سرباز امریکی 2011 اف شیوه پرتو بلاویا لعن سیاسیت عراقی اتربو کارکی عملی ذکرن و تطبیق بو هاتا جبجه کرن چد ناف سنیت عرب چد ناف شیعه و هر وسط ناف کردان دم افتشت مدید و انجام و چیزی در کف سرحلدان داعش و گروپت کو دوجه حکومت مرکزی آنکو او بوشیا سیاسی ولیکر کو عراق توشی وان قیرانه ببن اجا اگر ام پرس بکن آیا او حضا که بویا کو عراق آراسته و چنده ببیتن بگمان کو مکو رهندت پرس جدا مهنه موضوع پرسا هبونا گوتارکو گیتی دناو لعن سیاسیت کردستانی ببوچون من اوه نابیتا پرسکا یا زورا آلوز و هستیار کو هم بیشن بله کرد چون که یک دنگ نبوینه نگهشتی نوان امراض سرکی ببوچون موضوع الوی چنده گلک ماستره اگر هم بین پرس بکن نمونه کار بینیده گلک واضح بید بخلکی ما اوجه اوه همی جهان عربی بتایبت دولت کندا و عربی کبونه دولت سربخو چه گوتارکو یک گرتی ورا نبوینه حتی افروکجی جر هیمنو و کارگری عشیرتگری کار دکن بس دولت الزلهز بتایبت امریکا و نخواست مجی بریتانیا که پشتی استعمار اف دولت کرنه سر بخو و تا اگر هم بهم بحث عراق و گوتارا یک ریزیا کردی و کردستانی بکن ببوچون من امریکا تشیتن دوره که یک جارزور گرینگ ببینیتن بله دکتور طبعا تا بحث ولایت عربی کرد پرست کردستانی کردایتی بون افجا اگر بحث اگر مجالی بدیم که کار اگر بحث سردم داعش بکن برای خوب داره سردم داعش برجواندی امریکا و چند دخواست کو همیلان اگدنگ بن بولدان داعش ده و امریکا او زغ سر لانت عراقی درست کرد بتایب سلانت کردستانی که داعش دیماهک دیتن ام دبینین افزختا چکرنا امریکی آل سرهبونا گوتارکو ایگرتی هیدی پاشکشیت اولاواز دبیتن جبروی که ببوچون هم ایکش فون فاکترت اساست کنها عراق ده قیران دایا بتایب 2020 مدید براسی ببوچون من امریکا دوره که گلک چاراک و اکتیف نگره مقارنه دیگل سردمه که بری بتایب 2005 بله دكتور طبعا تجربه هي البرتاوين ما يعني بو كرد تجربه على ولاتين 22 ولاتين عربي ورناگرنا 22 ولات تدبيني چاوا خير و بركات و ثروت ايفانجاليه ولاتين استعمار و ولاتين زلازين دنيا تيتا برن بنا منا ترامب وقت بيا سر كمار امريكا يكم جار سردانا سعوديه كير بار صدان مليار دولار صفقات كرينا شكل قال مذاكرين هيكاف بار ابو پیشکف نوی دولتی بادا چابید بو هم کرد ویکل برچا فرناگرین طبعا اگر کرد یک ریزمان بون مونده 16 اکتبر 2017 دا چه بید هيكر كرد ايك ريزبان بغداد في موقفي دا تعامل ديال كرداكات طبعا باش بردي انديتش بغداد تينا قوتين صبارتي كردانو بارتوازايوان يسنا كل فري بيج برساتا برساكن نتويه جغرافيه ناسنامه جدايت ديال بله بگمان از گلوه چنده ما که اگرم بحث پرسا نتوه و نشتیمان بکن ببو چون آمن هر نتوه که دنیا دا که دو قویناغا و گهاستن دا بیتن برف قویناغا اقارا آرامیه بچی تو چکرنا قواره که ستاتوه که سر بخو بیتن
بێگومان دکومەکە قەیرانەدا دەرباز دەبیتن ئێکشوان قەیرانت ئەساست ئەم بەحث سەر بکەین هەبوونا خۆ ڕزگارکردنە دوێ گوتارێکە پەرت و بەڵاودا و چێکردنە گوتارێکە ئێگرتیدا ببوچونا من سەرکردەتیا سیاسیە کوردستانی دفترێکە درێژخایەن ئەم شێم بێژن 2003 وێ و حتا تقریبا 2015 شێم بێژم شیایە ئەو نەوع گوتارێکە ئێگرتی دنابەرە خوددا چێ بکەتن بەڵام ببوچونا من ئەگەر ئەو ڕەهەندێک دەرەکیان بەحسەر بکەین کارگەرێکە خورد سەر هەرێمە کوردستانی هەبیە شیایە دەرزێکی پەیدا بکەن و ئەف دەرزە بۆ فاکتەرێکی گەلێکی گرنگ بۆ کو 16 ئۆکتۆبرێکی سەردا بهێتن ببوچونا من ئەنی 16 ئۆکتۆبر ئەمش بیر نەکەین وەرچەرخانێکە گەلەکە مێژوو بێ بۆ پرزگرێکە نەتەواکی بناوێ نەتەوە کورد و ئەوە مۆی 100 ساڵە زڵمەکە ئاشکراژی دیتەکردن و حتا مافێکی ڕەوایە وایە و ئەو مافێ ڕەوای وانێ مافێ چارەخۆنویس ئەو بخۆ چارەنویسێ خۆ دیابرێکن و برێکا میکانیزمە ڕفراندۆمی ئەوە مەدیتی ساڵە 2017دا ژبەروەیەکێ ئەگەر فاکتەرێکی دەرەکی بتایبەت هەبوونە دەوڵەتت زلهێز و هەفپەیمانێت نێودەوڵەتی دە عێراقدنها چالاک و ئەکتیڤ بن حەزەکە یەکجاز و گرنگ هەبیت بۆ پێشخستنە وڵاتی بتایبەت موضوع عێراقێ ببوچونم عێراق شێدن حتا ڕاداکە استقرار سیاسی بخوە بینیتن بەس هەردەمە هەفسەنگیە سیاسی سەراستی عێراقێت تێک بچیت بتایبەت بەرژەوەندیە ئیرانی و ئەمریکی دمەترسیە دەبێت عێراقیدا گەلێن عێراقی بیتە قوربانیا بێ چەندێ بتایبەت موضوع شیعە ئەمش بیر نەکەین ئەوەش وێ چەندێت خازی کو عێراق و ناسنامە سیاسی و عێراقێ سێ ڕەهەندێت گەلەکەت گرنگ خوبەت گیرتن کو سەروە ئەس سێ ڕەهەندا دروست نابێ ناسنامە سیاسی ئێک ڕەهەندێت جواکی ڕەهەندێت سیاسی و یا شەمیە گرنگتوژی ڕەهەندێکە کۆمەڵایەتی یا ڕێکخستی یا جیۆپۆلیتیکی ئەم بەحسەر بکەین کار موضوع ناسنامە سیاسی ئەگەرم هەر سەر ئەساسیسیوە هەر سەر ڕەهەندە ئەم بەحسەر بکەین ببوچونم عێراق 1920 هاتۆنەکە هاتیە دەستکردن ئەف ناسنامە سیاسی بخۆڤە نەگرتیە گەلێ کورد بە تەعدایی گرێدۆی بە عەرەبەوەکیە هەبوونە دەوڵەتەکەی گرتی عێراقی ژبەروەیەکی 21 حتا ئەڤرکە قەیران بەردەوام بووە قەیران دیوێ بەردەوام بیتن ببوچون ئەمە قەیران نەها گەلێ کورد تێدا دوژیتن مەوزوعێوە نەپرسەکە اقتصادیە نەپرسەکە ئابووریە نەپرسەکە یاساییە پرسەکە سیاسیە خاکە کوردە یا داگیرکردە و هەمی بزاوە دەکەم بۆ ڕزگارکردن ئەوێ خاکە داگیرکردی بله دکتۆر طبعا جێ سەیر و سەمەرەیە مثالێت 2000 داژین ئەوە 2021 دچین ئەو عقلیەتی بەغدا تعاملێ دیکەێتە کۆچاف دەربێژن عقلیەتی ساڵێت هەشتەیە وەختی کورد ئەنفاڵکردنەوە باوێکی دی کورد ئەنفاڵکردن وەختی عەرەب خۆشیت بێژن تەماشەوانەیەژا سەرێ خەلکی برا ڕزقەوی نەبرە عەرەبە بخویە گوتی لاوتێن ڕزقی خەلکی کوردستانی دەبرن کۆمێکە فاکتەرێندن عێراقەکە بێز هەتە داویە بەرحاڵ کاکێ زاگرۆس طبعا گرنگترین ئەو یاسانەی کە دەرچووە کە ئومیدی زۆر لەسەر هەڵچنرەوە ئێستاش خەڵکی ئومیدی زۆریان پێە مەسەلەی یاسای چاکسازیە کە ئەم یاسایە پراکتیزە بکرێت ڕێکخستنەوەی داهاتەکانە بە تایبەتی داهاتی سنوورەکان کە ئەگەر بەغدا لەسەر ئەقلیەتە بەردەوام بە هەرێمی کوردستان خۆی بتوانێت خۆی بژێنێت ئێوە بۆ ئەوە چتان کردووە کاک هەکار هەر دەستپێکی کابینەی حکوومەتەوانێ و لە ساڵی 2020ش بە بەردەوامی حکوومەت لەسەر کۆمەڵێک مەلەفی زۆر گرنگکاری کردووە دەستی پێ کردووە هەندێکی یاسای پێدەرکردووە هەندێکی فەرمانی ئەنجومەنی وەزیرانی پێدەرچووە و هەندێکیشان کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە یەکێک لەوانەیە یاسای چاکسازی ئێمە دەمانەوێت دووبارە پێداچوونەوە بکرێتەوانێ بە کۆمەڵێک مەلەفی چاکسازی بە تایبەتی لەسەر موچەخۆران کە لە هەرێمی کوردستانە خەڵکانێکی زۆر هەن بە حەقی خوانیا بە حسابی خوان موچیان وەرنەگرتووە یاخود ئەو موچیاکەم پێدرێت ئستحقاقی خۆیان نییە حەقی خۆیان نییە بە شێوێک لە شێوەکان گەندڵێکی تیاکراوە عدالەتێکی تیاکراوە کە ئەمە پرۆسەیەکی پێداچوونەوەی بە مەلەفی زیاتر لە 750,000 کارمەندی حکوومەت و بێزگە لەوانی لە خانە نشینەکانیش کەوانش 250,000 کەس دەکردەوە پێداچوونەوە بە مەمە کارێکی زۆرە دەستی پێکردووە ڕێژەیەکی زۆر باشی چۆتە پێشەوانە نزیکی 250,000 مەلەف پێداچوونەوەی پێکراوە وەزارەتەکان تیمیان تەشکیل کردووە لیژنە پێکێنراوە دەستکراوە بەکار ئامان دەرەنجامەکەی ئیشەڵا لە ساڵی 2021 دەیبینین بێزگە لەوانە پێداچوونەوە دەکات حکوومەت بە هەیکەلی حکوومەت ینی هەر حکوومەت بە هەیکەلی خۆی پێداچوونەوە دەکات بزانێت کە لەکوایە کە ئەم دەوایرانەی خۆی خزمەتگوزاریەکانی کە بە بیگێنن بە باشی ناگێنن بۆچی ناگێنن چی بکاتەوانێت کە بتوانێت هەیکلێکی ڕێک و تۆکمە و باشتی هەبێت و بتوانێتەوەی کە حەزمی حکوومەتە بەم قەبارە گەورەیە نەبێنێتوانێت بەڵکو ڕێکی خاتەوانێت بێزگەرەوە حکوومەت دەستی کردووە بە فەرمانی دەرکردووە لەسەر چاکسازی لەسەر بواری باج لەسەر بواری گومرگەکان خاڵە سنووریەکان ئێمە چۆن بتوانین کە بە باشترین شێوە گومرگ وەربگرێت لە کێشانی سەرنج
بەڵێ سەرنجی پەرلەمانتارانی هەندێک پەرلەمانتاران و حتا ڕایگەشتی لەسەر خاڵە سنووریەکانە کە لە هەندێک خاڵە داهاتێکی زۆر لەوانە هەبێ بەڵام بە شێوەکان قاچاقچی دەکرێت ئەنی بە شێوەیەکی نایاسایی تعامل دەکرێت ئێوە چیتان کردووە کە فعلا ئەو داهاتەمووی کۆنتڕۆل بکەن ئەگەر بەراوردی خۆ هەرێمی کوردستان بکەین لەگەڵ عێراق هەر بە قسەی عێراقیەکان خوار من لەگەڵ وەفی دانوستانکاری لەگەڵ عێراق بووم لەگەڵ مدیر عامی گومرگی هەموو عێراق دانیشتن ئەو داتانەی کەوان پیشانیێن عێراق لە ساڵی 2020 ئێمە تەنها 1 ملیارد دینار 1 تریلیۆن دینار 1 تریلیۆن دینار کۆ دەکەینەوە لە داهاتی گومرگیەکە ئەو هەموو سنوورە گەورەی هەیە لەگەڵ وڵاتانی دراوسی خۆیان کە گومرگێکی ێزگار زۆر وەدەگیرێکە ئەمە کاتە لە سایە دەی ئەو گومرگەی کە وەری دەگرن لە هەرێمی کوردستانە بە اعترافی خۆیان لە هەرێمی کوردستانە وەزع زۆر باشترە تامان لە خاڵە سنووریەک و بۆ خاڵە سنووریەکی تر جیاوازی هەیە بەداخەوانێ لە هەندێک شوێنە پابندی یاسا و ڕێنمایەکان نین لە هەندێک خاڵە سنووری هەرێمی کوردستانە بەش ئەمە بەرنامی کاری بۆ دانراوە تیمێک تشکیل بوو لەلایەنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانەوە کە پێداچوونەوە دەکرێت بەو نایاساییانی کە ئەو ڕێکارە نایاسایانی کە دەکرێت لە خاڵە سنووریەکانە ئەمانە هەمووی کۆمەڵێک بەرنامی کاری حکوومەتن کە دەستی پێکردووە کاکەکار لە ساڵی 2020 کە هەندێکیان نەتیجەی دەبێت ئەو پرۆژانەی کە باسم کردن پرۆژەی حکوومەت کە جێبەجێ کردو حکوومەت توانیوەتی لە ماوەی ئەم قەیرانانەشە بە هەبوونی ئەم هەموو تاعەدا قەیرانانش توانیوەتی 400 پرۆژە زیاتر لە 400 پرۆژە تەبیلی دارایی بکات 300 میلیارد دیناری بۆ سەرفکارکردن نزیکی 230 میلیۆن دلار دەکات حکوومەت ئەمە بەستەنها لە ماوەی کابینەی نوێمە حکوومەتی عێراق لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 10 میلیۆن دلاری سەرف نەکردو لە پرۆژەکان خزمەتگوزاری جێبەجێ نەکردووە بەس بەراوردێکی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ حکوومەتی ناوەندا لەگەڵ حکوومەتی عێراق بێکاری لە کوردستان چەندە بێت لە عێراق دواداتە لە کوردستان چەندە لە 150 زیاترە ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستانە چەندە بێت لە عێراق لە بەپێی داتاکانی خوان بەپێی داتاکانی بەپێی ئەحسایی کە کراوە لە لایەنی بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی یونیسێفەوانێ ڕێژەی هەژاری 3 هەوەندەیە لە عێراق تا بەراورد لەگەڵ هەرێمی کە بەردەوام موچیان دەدرێتێ کە بە بەردەوام موچەشیان دراوەتێ کە بە بەردەوام پارەشیان لە بەردەستا هەبووە بە بەردەوام قەرزی نێودەوڵەتیان وەرگرتووە قەرزی بانکی مرکزیان وەرگرتووە زۆر توانای داراییان زۆر زیاتر بووە سەرڕای ئەوەش ئێمە لە زۆربەی هەرە زۆری نیشاندەرەکانە چ نیشاندەری خزمەتگوزاری بێت چ نیشاندەری ئابووری بێت چ نیشاندەری بێکاری و هەژاری بێت ئێمە زۆر لەوان یاسای چاکسازی یاسای چاکسازیەوە ئەگەر تۆ باسیەوانت کرد کە کۆمەڵێک مچەخۆر هەنە نەیاساینە کۆمەڵێک کەسەنە چەند موچە وەردەگرن بەدەیان کەسەنە ئەسلەن وەزیفەیان نەبینیوە بە پلەی وەزیر و نەزانم بەرپرسێکی سەربازی زۆر گەورە تەقاوت کراون خەڵک باسیەوە دەکات کەی ئەم یاسایە پراکتیزە دەکرێت کە ئەم کەسانە موچەیان دەبرێت باسیش لەوە دەکێت هەندە ئەرقەڵەشێکێنەوە ئەوانەی ئەرقەڵ دروستەکە کاکەکار تەمەن ئەم یاسای چاکسازیە خەڵکێکی زۆرتیا زەرەر دەکات بە تایبەتیوانی کە بەناحەق بەڵام زۆر بەشیان ئیستیفادە دەکەن من باسی خەڵکێکی هین دەکەم کە بەناحەق چوونەتە سەر ئەو پرۆسی وەرگرتنی معاش و موچە و خانەنشین بێت لە کاربەندی حکوومەتا بێتوانە ئەم پرۆسی دەستی پێکردو هەروە گازم کردن 300,000 مەلەفی کارمەندان پێداچوونی پیاکراوەتەوە هی و موشەخۆرانە پێداچوونی پیاکراوەتەوانێ ئەمە پرۆسەیەکە وردە نەتیجەکانی خەریکە دەرەچێت لە ساڵی 2021 من لەو بڕوایم زۆربەی ئەم بابەتە ینی دەرەنجامەکانی دەردەکەوێت و کە توانین ببینین و بزانێکین کە ڕێژەکان چەند کەسن چینشون یەکێک لەوانەیە کە لە ناو هەرێمی کوردستانی خۆشمانە کە ئێمە دژاتی دەکرێن لایانی هەندێک کەسان و حیزبانی ترەوانێ لەبەر خاتیەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵای چاکسازی هەڵکردووە ئەم ئاڵای چاکسازیە کە وای کردووە کە کابینەی نوێم و ئەم حکوومەتێرە دژاتێکی زۆر دەکرێت دەبەر خاتیە کە خەڵکانێک دەبن زەرمەند دەبن بەڕاستی لە پرۆسی چاکسازیە بەس حکوومەت کۆڵی نەداوە بەردەوام دەبێت خۆشبەختانە ناو حکوومەتە تیمێکی زۆر یەکگرتووی بەهێز هەیە کە کار دەکەن بێکەوانێ کار دەکەن لەسەر مەلەفە جیاوازەکان هەم لەسەر چاکسازی هەم لە دانوستان لەگەڵ بەغایە هەم لەسەر پێشخستنی ئابووری هەم لەسەر زۆر مەلەفی تر تیمێکی یەکگرتو هەیە کە کار دەکەن بێکەوانێ لەژێر سەرپەرشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەتوانم بیڵم لە ساڵی 2021 زۆربەی نەتیجەی هەندێک لەم ڕێکارانی کە حکوومەت دەستی پێکردووە ئەتوانین بیبینین هەندێک لە پرۆژانێک کە دەستمان پێکردووە تەواو دەبن خزمەتگوزاری زیاتر دەکەین یەک نقطەی تریژەوەی کە ئێستا ئێمە لە کۆتایی ساڵی 2020 هەرچەکە لەگەڵ بەغایە کە چەند دانوستانن دەکەین خۆشمان ئامادە کردووە ئەگەر لەگەڵ بەغا نەگەیشتینە نەتیجە ئەگەر هاتوو بەغا بۆ کەڕەتێکی تر چۆن دەیان جار و سەدان جار لەگەڵ ئێمە ڕێکەوتنەکانی تێکداوە بوو کی مەسلحەتی هەبووە ئێمە خۆمان ئامادە دەکەین بۆی کە سناریۆیەک ئامادە بکەین بودجەی ساڵی 2021 ئامادە بکەین بەدەر لەوەی لە بەغاشە من هەوڵ دەم لە دااتوودا باسیەوەش بکەم بە تایبەتەوە 2020ەوە ڕۆیشت 2021 چیەکەن بەم ڕەوشە چون ئیدامە بە پرۆژانە دێن پرۆژە خزمەتگوزاریەکان و ئەو ریفۆرمانەی کە تو باست کرد
ئەژواقان طبعاً خۆتەزانی لە هەر وڵاتێکە کە ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدا کۆمەڵێک کریس کۆمەڵی قەیرانی مەترسیدار بوویەوە ئەم وڵاتە بێگومان هەموو لایەنەکان یەک دەگرن مل لە بەردانێ لەبەرەوە بنمونە ئێستا مەترسیەکی جدی لەسەر قواری سیاسی هەرێمی کوردستان هەیە لەسەر پرسە نەتەوەی نیشتیمانیەکانمان هەیە تا چەند گرنگە بە تایبەتیش ئێستا پرۆژە بودجەی 2021 لە پەرلەمانی عێراقە هەکامە تێپەڕێنێت لەو ڕەوشە ناخۆشەیە بودجە هەرێمی کوردستان بێت لەوانە ڕەوشەکە زۆر باشتر بێت کەواتە لایەنە سیاسیەکان بەگشتی چۆن تەعامل لەگەڵ لە مەلەفە بکەن چۆن لوبی دروستکەن لە ناو پەرلەمانی عێراق و لە دەریشەوە بەڵێ طبعا یەکریزی نێنەرانی کورد لە بەغدا زۆر گرنگە بە بەڵگەش ئەیڵێم ئێمە لە 2010 تا 14 یەکریز بوون یەک فراکسیۆن بوو ڕاستە یەکێک لەو فراکسیۆنەکان گۆڕان بوون یەکەم 2 ساڵ لەگەڵ ئێمە نەبوون بەڵام دووهەم ساڵی خولی پەرلەمان سەرۆکەکەیان ئامادەی کۆبوونەوەکانی هاوپەیمانی کوردستانی بوو ڕاستە نەمانتوانی هەموو مافەکانی ملەتی کورد بەدەست بێنین بەڵام توانیمان ڕێگیر بین بەرامبەر ئەو هەموو پێشلکاریە کە دایانویست بەرامبەر کورد بیکەن بێتە پەڕاندنی یاساکانە بەڵام بەداخەوە لە خولی سێهەم ئەو کریزیە نەما وتەوافقش نەما تەوافقی سیاسیش نەما بۆیە وای کرا کە ئەوەی کە لە خولی دووهەم کە ئێمە ڕێگیریمان لێ دەکرد وتەمانتوانی بە یەکریزیمان ئەگەر لە خولی سێهەم بەردەوام بوونایە دەمانتوانی ڕێگر بین ئەوان پەسەندیان کرد بە دەرفەتیان زانی چکە ئەوان وەکو ئەمەژەم پێکرد لە 2010 کاریان کرد لەسەر دروستکردنی درزێک لە یەکریزی نێنەرانی کورد لە بەغدا ئەو درزە چی بوو ئەو پرسە چی بوو ئەو قۆمبەلە تەوقیت کراوە چی بوو کەم درزە دروست بکە بڵێ بەچکەم ئێستا استیفادە لێ بکەن لەسەر چی ئاساسی یەکریزیەکە تێک ئێستا هەنگاو بە هەنگاو بڵێ و بەڵگەیەکی شتر کە یەکریزی زۆر گرینگە لە بودجەی 2019 فقرەیەک تێیدا بوو ئەگەر خلافێک لە نێوانی حکوومەتی هەرێم و بەغدا دروست بێت نابێت تەئسیر ببێت لەسەر پێدانی موچەی خەڵکی کوردستانە هەرچەند لایەنەکان هەوڵیاندا کە ئەمە پێسەند نەکرێت بەڵام بە حکمی ئەوەی کە هەموو نێنەرانی کورد ئێمە کە دەڵێن هەموو نێنەرانی کورد شەرط نییە یعنی 100% ئەگەر تاکەیەک دەنگێک بەڵام زۆرینەی ئەغلبیە العوظما پێ ئەوترێت لەگەڵ یعنی پەسەندکردنی پەسەند کرا بە بەڵگەشەوە زۆر لەو پەرلەمانتەرانە بە ئاشکرا ئەیانوت زۆر هەڵماندا بەڵام ئەم جارە کورد یەکریز بوو وەستان بەرامبەرمان بۆی نەمانتوانی شکستی بەو فەقەرە بێنین کەواتە ئەمە بەڵگەیە و نێنەرانی کورد بۆی من دەستخۆشیم لێکردن وتم دەستخۆشییان لێ دەکەم چکە توانیان بێکریزی ئەوە پەسەند بکەن هیوادارم لە داهاتوش بە هەوشێوە خاڵێکی تر ئەفۆن بەداخەوە زۆر لەو پەرلەمانتارانە کە تۆمەتباری خەڵکی کورد یعنی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەکرد دەیانوت پابەند نییە بەبێ ئەوەی کە ئەوان ئاگاداری گفتوگۆکانی وەفدی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی ئاگاداری بەڵگەکانی بە نووسراو یعنی لەوە زیاتر چی هەیە بە بەڵگە حتا وتەبێژی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران وتی حکوومەتی هەرێم پابەندە بەڵام بە حکمی ئەوەی کە زۆربەیان ئاگایان لە ڕێکەوتنەکەش نەبوو نەکوچووکە حکوومەتی هەرێم نایەوێ ئەوان ئاگایان لێ بێت بەڵکو چونکە شتێک دروست بووە ڕێزم هەیە یعنی ئەوە بە شێوەیەکی گشتی لە عێراق تەنها سیاسەتمەداران زیاتر لێدوان دەدات لەوەی کە ئەطلاع ببێت لەسەر ڕێکەوتنەکان لەسەر یاساکان لەسەر دەستور هەندێک جار پێشنیارێک پێشکەش دەکرێت لە ئەلفوبائی دەستور نابێت یعنی دەستور ڕێگەی پێ نادات بەڵام دەیبینی پەرلەمانتار کوردە پێشکەشی بەغدا دەیکە ئین نابێت بە دەستور نابێت صریح بین ئێمە ڕۆژنامەنووسی وازەکە تاقی بکەین خۆتەزانی لە عێراقا دوای 2023 قەت قەناعەتیان بە دەستور نییە فەرموو لە هیچ ماسەکی عێراق معاملەیەک بە شتێکی کرێ کە ناوی عێراقی فیدرالی لەسەر بێ لە پارلەمانی عێراقی فیدرالی هەیە زمانی کوردی کە مەفرۆز دوام زمان بێ لە هەموو ماسەکانە بێ هەیە لەسەر پاسپۆرت هەیە لە وحدەی دیبلۆماسی هەیە ئەوە حقیقەتێکە لە عێراقا خۆتەزانی کورچان ڕێکەوتن کراوە لەگەڵ هەموو حکوومەتەکان ڕێکەوتن حەبری سەروارەقە بووە لە ناو پەرلەمان لە 24 ساتاشتەکە هەموو دەگۆڕێ بەڵام ئێمە باسی کورد دەکەین ئەو پەرلەمانتەرانەی لە پەرلەمانی عێراقن کوردیشن بەڵام شێوەی ئیشکردنیان جیاوازە طبعا چاودێرەکان ئەمەوەکو شەڕێکی تەقلیدی سیاسی ناومالی کورد دەبینن کە حەز ناکەن بوو نمونە کەسێ لە دەسەڵاتدا حەزی لێ ناکە حەزەکە دەسەڵات هەموو ملەتێکی بڕۆخی بەسە و سەر نەکەوێت تا چەند گرنگە لەمەودا لایەنە سیاسیەکانیشیان تەعامل لەگەڵکەن کە هەمووان بێنە سەر خەتی ڕاست لەسەر پرس و استراتیژێکی نەتەوەی پێ بڵێن بەم شێوەیە ئیش بکەن نەکەن خۆیەوەش قازانج ناکەن من لە سەرەتای قسەکانم وتم هیوادارم ساڵی داهاتوو هەموو هێزە سیاسەکانی کورد یەکریز بین و یەکدەنگ بین بەڕاستی چونکە ڕێزم هەیە هەندێک یعنی و بۆچی ئەزمموی 2010 تا 2014 یعنی جوانترین ناڵێم خولی یەکەمش لەوانەیە لە ئێمە باشتر بوون بەڵام من باسی ئەو
8 ساڵە کە من لە پەرلەمانی عێراق بووم بەڕاستی 4 ساڵێکی سەرکەوتوو بوو توانیمان مافی ملەتی کورد بپارێزین و بەدەستیشی بێنین و مافی پێشمەرگەش لەبیرت نەچێت ئێمە کە لە 2014 توانیمان مافی پێشمەرگە بپارێزن ڕاستە بەغدا پارەکەی نەدا بەڵام بۆتە ماڵ چونکە باڵاترین سوڵتەی یاسایی و تەشریعی لە وڵات کە پەرلەمانە مافی پێشمەرگەی پەسەند کرد لە ناو ڕەشنووسی دەوڵەتی عێراقیە پەسەندی کرد ڕاستە عێراق نەیدا بەڵام ماڵە لەسەری هەر کاتێک ئەگەر حکمی عێراق بە شێوەیەکی دەستوری نەکو بە شێوەیەکی سیاسی میزاجی ئەزانی کارەساتی ئێمە چییە؟ بەندەکانی دەستور بە شێوەیەکی میزاجی سیاسی تەفسیر دەکرد ئەگەر نمونێکی بەسەتە دەمێ ڤیدیۆیەک هەیە بۆ سەرکردێکی زۆر بەناوبانگە لە شیعە لە عێراق دەڵێت تەنها کورد توانی بە جوانی مافەکانی خۆی لە ناو دەستور جێگیر بکات ئێمە مەشغوڵی نازان چی بووین بەس ئەوان توانیان بە شێوەیەکی جوان مافەکانیان جێگیر بکەن بۆیە من تەنها یەکشت ئەڵێم بەداخەوە هەندێک سیاسەتمەدار کە دوای 2003 ئەڵێم هەندێک ناڵێم هەمووی دوای 2003 تەنها دەموچاوەکان گۆڕە بەڵام عەقڵیەتی بەرێوەبردننی وڵات بە مەرکزی عەفوەن یەک لەحظە لە کاتێکە تۆ لە ناو دەستوری عێراق دەڵێت ئیتیحادی فیدراڵی بەڵام ئەیانەوەی بە دەستێکی ئاسنی نەکو تەنها مافی هەرێمەکان دەدەن بەڵکو مافی پارێزگاکانیش نادەن بە بەڵگەشەوە یاسای 21 کە مافی پارێزگاکانیشیان تەجمید کرد بەڵێ طبعاً هەر بۆ سەرنجی بزانیاریت لە کوی 114 مادەی دەستوری لە دەستوری هەمیشە عێراق باسە گۆڕانکاری لە 55 مادە دەکرێت کە زۆر بەیان پەیوەستن بە چارەنووسی هەرێمی کوردستان و سیستەمی فیدرالیەوە حتا لیژنەشیان تەشکیل کردووە دکتۆر هەوار طبعاً تۆ زانی یەکارز بێ پرسیارێکی بووتە دووبارە بکەم هەر وڵاتێک قەیران و کریزەی دروست بێ کوواف قەیران و کریزە گەلێکی مەترسیدار بن هەموو هێز ملێت خۆ دەنەبەر بە هەڤڕا تو زانی يعني آليين سياسي هريكي بوچون سياسيين جدا هنا ايديولوجيا جدا هي نابنيك لجرينجل سر نقشه ريگه که بنيك ما بس من في بو 2021 كان قالوا دي چارچوبه وان قيرانين هاتينا روجا في 2020 افهموا تجربه سرسري مدى درباز بونه كرد چبكن جبوكو كيمترين زرار لقيران دهاتي درچن خود زاني احتمال كومك جوان قيرانا درجه هبي بله خوب ببوچون من کردام شوکی گشتی چرکنی نجبلی هبونا و چکرنا گوتارک و یک گرد یا سیاسی یاش همیا گرنگتر ببوچون من حزب سیاسیت هرم کردستانه پیوسته دپرست نشتیمانی و نتوایی دا یعنی کودنگی که گشتگیر هبیتن او یک جار زور گرنگه جبروی که اگر ام رهندت یک بگراوندت هرم کردستان برچوفور بگیریم براستی اف استاتو سیاسی هرم کردستان که هاتیه درست کنه بناغوی زفریته و بسارانوتوی که حتی نوکه بتایبت پشتی 2003 و 2005 که بویا ماده که دستوری یا عراقی ماده 117 دا بچون من او خود دستکفته که گله که گرنگی و پرسید نشتمانی نتواییه من گمان جرینه که همی حزب سیاسی هرم کردستان بهول بزاودن که بشن بزاو بکن بشن اف استاتیو سیاسی هرم کردستان بهت پاراستنه راست هندک کساتی هندک جار هندک بچونت تعلیق جدا در باز دکنجی بس ده همان دم داجی رایامن هرم کردستان و عراق نها پیشگیریه که نفدالتی هیا هرم کردستان و عراق نها دفاکتویه که خصپان دیه سراس نف دولتی و اف پیشگیریه جی هیا بتایبت سردم لیدان داعش دا و اف جور حماسته میا هاش نوان سیاسیت کردستانی جی یعنی تبیدم هر توش برشبین نبینین اگر هم 2021 هل سنگاندنه بو بکن بو بگراوند بری نها 2020 وترم برای خوب دینه ببو چون من پتر موضوع یک ریزی گرینگه بس ده همان دم داشه اگر تو چند یک ریز بیشی آیلین عراقی حاضره به نیت که درست و بهتر پیش کو بشه بزاوا بکن پرزگریکت هرم کردستان چهار سر بکن جبروی که از صفر و سر نقطه جنابته که کاروت اشاره پیدای که اقلیت عربی سالت 78 یا جواز گلیانها ببوچون ما از رنگی که دیتر ببینم که کار او جی او سالت 1978 دا اقلیت عربی یا نتوگرایی یا ملیگرایی دو تا بعد نخبه دا دجبریا قضیه کرد و کردستانی دیگه دجبریا گله کرد کر بس نها هم اقلیت نخبه گرایی تکلی اقلیت ملی گرایی ملیت نتوا و مذهب گرایی یا تکل بویش بروی که اف قیران آراسته هرم کردستانش بوینه بله دکتر طبعا هر مسرنجات او نخبه سیاسی انها دنوا جاده شیعه هي لهم بر قضیه کرد و نتوا کرد او نخبه شیعه انها که هي تواجداوی هي طبعا برنگی که جاده خطازرنید
کە هەرێما کوردستانی و خەڵکی هەرێما کوردستانی هەمی پراش دەبینن گەلە شوێنیانە تەعاملێتیان توزانی تایبەتیژی کوردۆشیعان هەواڵیەکە هەفسوزیەکە هەشتێ ساڵی ناوبەیراوان هەبوو بۆ نمونە موچە خۆ موچە جارێ نەبریە 2014 موچە بری 2011 سەردەمێ مالێکی قووەت هاتنە ڤەلڤاندن بۆ خانەقین و گەلێک دەبەرێندن هەنی مەبەستەمەوە ئەقلیەتی سیاسی چند بچیت خراپترە تا چند گرنگە کورجی وەیەکێت بەرچاو گرن مادەم پرس پرسێکە نەتەوی نیشتیمانیە بەرامبەرێوان چند گەلوانژی بن هەواڵ بن هەمووت بنەیەک تێنەتە تو بێژی سەرکردن مەوێ نەخوێنی سیاسیین مەوێ نەزانگەل خب بێگومان ئەف هەڵسەنگاندنە دەف سەرکردایەتیە سیاسی هەرێمە کوردستانê بە بۆچوونە wê bi başî dîraset hatiye kir wê dîraset jî berdewam bihête kirinî ji bez bi boçûna bi ev sîstemê perlemanî helbijardina êkiş kuspet esasê çêkirina xulqiyet û qeyrana bûye ji bitebet qeziyet netewayî da he di çarçovê qeziyet netewayî da netewa Kurd û netewa Ereb da ji ber çi niha şareya Iraqî bi taybetî Erebî her kesekê pitir dijberiya herêma Kurdistanê biketin pitir wê denga bînîtin her berbijêrekî Erebî ku pitir aydû rehendeka anku wan planet dijberet herêma Kurdistan hebîtin wê pitir denga bînîtin ev haletekî çê bûyî nihat Iraqê da û ev rastiya metirsiye ev Iraqê berev arasteyekî helweşandinê dibetin ev Iraqa em bêjînewa êgirtî ev Iraqê berev wê arasteyê belku rastî ev qeyranê ku nihat Iraq tûj bûye wê qultir lê bihêtin û seqambigiriya siyasî wê bikevîte qeyraneka kûrtir da bibiçûna min ji ber wê yekê hindî ev welatê Iraqê bibiçûna min hindî tûşî wê qeyranê siyasî û seqambigiriya siyasî li dest bidetin parçebûna Iraqê jî nêzîktir dibîtin em vê baş bizanîn ev mewzueke ku çavdêrê siyasî bitebet teorisyenê siyasî ev helsangandina دکتۆرێکم کورتی بیناتە جو بایدن دەوێت پرۆژێ پراکتیزە بکەن عێراق دەڕاشێکی گەلێکی خراپدایە تەبلی هەوی داماڕاستاندایە کازمی بخوات بێژێ بە کازمی سەری وەزیرە بایدن دێتە سەر حکمی پلانا و یاسێ تەقسیمی هەیە بله باشترین نمونەوەیەکە کارەوە جەنابەتە ئیشارە پێدای جو بایدن و ئیشارە سێ هەرێمێت عێراقی کردی ساڵ 2006-2007 هەتوی سەردەمیدا جو بایدن باش زانی کو ئەو عێراق استقرار دروست نابیتن ji ber wê yekê parçebûna Iraqê sersê wîlayet sersê wan herêmet federal çareseriyeka zor ya eqlane û mentiqî ye niha ke îdara siyasiya Emerîkî kevde destê Joe Biden da û demokratan da aya çend deşên praktîze bikin bi biçûna min zivrî teve ser lehenê siyasiyet Iraqî bitebet herêma Kurdistanê eger lehenê siyasiyet herêma Kurdistanê projeyekê ناسناما نیشتیمانی و نتوی گرتی هبیتن به بچون ام دبیت پیشگیریه باشه به پلان جو بایدن با تطبیق کردن و پلان بو جواب سراس عراقی و بله دکتر همون دبد زفریت و بو مثلا آیا دولت اقلیمی و حوالبندت نف دولتی چند وی هریکاری و پروژه جو بایدن بله گلش پاس طبعا کاک زگروس او قصه تو باس لسرکت مساله بوجه هریمی کردستان که چند ساله به بنیان قیرانکان و بجنب ولا هریمی کردستان يعني ايوا بروجيتان اماده كرده بو سالي 2021 ودر انجام او هم قيرانك هي چه پلانێکتان هەیە کە ئەگەر دووبارە بنەو قەیرانەکانی دارایی بکەن یەکێک لەو شتانەکە کارەبن باسی بکەمەوەی کە مۆزوع کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە کێشەی موچە نییە با لەوە بچووکی نەکەینوانێ زۆر لایەن بە تایبەتی بەداخەوانەیە یانێوە کێشەی هەرێمی کوردستان و بەغا بۆ بەستەوانەکە ئێمە کێشەیەکی موچەمان هەیە لەبینە ئێمە زۆر کێشەی گەورەترمان هەیە کێشەی سیاسیمان هەیە بە تایبەتی لەسەر ناوچە کوردستانیەکان لە تاریبێکی مەترسیدار هەیە تعریب کراوین ئەو شوێنانی کە بگەڕێتەوە بۆ کوردستان چۆن بیگەڕێنینەوەوانە بۆ هەرێمی کوردستان ئەمە کێشە ئەساسیەکەی ئێمەیە موچە بابەتێکی زۆر لاوەکیە نابێت ئێمە وا بکەین کە هەر کاتێک عێراق هات و موچەی بۆ ئێمە نارد یا بەشە بودجەیەکی بۆ ئێمە نارد ئێمە شکری بگەین و ڕازی بین شتانە کێشەکانمان زۆر لەو گەورەتر نابێت لەو نقطەیە بیوەستێنەوە حکوومەتی عێراق لە لێواری ڕوخان نایە کارکەکار بە هەموو مؤشیرەکان ئەگەر سەیری بکەیت حکوومەتی عێراق لە لێواری ڕوخان نایە و ئەگەر نەش ڕوخێ لە ساڵی داهاتووە بە زۆر بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ بەلەقی دەبێنێتەوانێ حکوومەت عێراق ناتوانێت ئەو نیشانەی کە دەبێت بیکات بتوانێت جێبەجێ بکات هەر وەک جەرامەت باست کرد هیچ چینێکی نەماوە هیچ شکۆیەکی نەماوە کە سەرۆکی حکوومەتەکەی دەوێت شکۆکە بگەڕێنێتەوە جا ئێمە لە هەرێمی کوردستانە دایما بێ سەیریەوە بکەین کە شەر نییەمە هەر خۆمان ئەو مافانی کە دەستمان کەوتووە لە ساڵانی ڕابردوودا دایمە توانیمانە بە قوتی هەرێمی کوردستان بە هێز ئەتوانین دەستمان بکەوێت نەک بەوەی کە مەقسەد هێز شەرنی هەر هێزی سەربازی بەس بە پتەوی مؤسسەسەرچ لەسەرەوەی ئێمە دیفاکتویەکین بە پێی قەراری 688 مەجلیسی ئەمن ئێمە دیفاکتویەکین هەرچەندە عێراق لە ژێربەندی حەفدەر هاتووە بەس
تواجدی وڵاتان هەیە پشگیریمان دایکەن ئەمریکا لێرەیە بەمە ئێوە وەکو حکوومەت چی بکەن کە ئێوە زۆر احتیمال لەسەرەوە نەبێت بە خۆتان بنیایەکی بالضبط ئێمە بۆ ساڵی 2021 لەسەر دوو تەوەریش دەکەین هەولی خۆمانە دەین جدی حکوومەت کە چۆنیش جێگری سەرۆکی حکوومەت بۆ زیاتر لە 14 ڕۆژ دو هەفتە لە بەغایە مایەوانێ بۆ ماوەیەکی زۆر دانوستانن بەردەوام دەبین دووبارش دەچینەوانێ کەی پێویستی کرد بۆی کە بتوانین قوتی خەڵک بەدەستبێنینەوانە دەچینەوە بە بەقات دانوستانیشیان لەگەڵا دەکەین و هەوڵش دەدەین لەگەڵیانە ڕێبکەوین بۆ مەرجانی هەیە کەس بەس بە شەرتێک سیادی حکوومەت یاریمی کوردستان نەکەوێتە خەتەرەوانێ ئەوە دەکەین بەڵام دایما ئەوەش دەزانین کە حکوومەت عێراق لەوانەیە پابند نەبێت چۆن لە ساڵانی ئەڵتەرناتیڤتان چییە وەکو حکوومەت یاریین پلانتان چییە؟ ئەڵتەرناتیڤەوەی کە خۆمان سەرۆکی حکوومەت لە ئەخیر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بڕیاریان داوە کە حکوومەت یاریمی کوردستان بودجەی 2021 ئامادە بکات کە ئەمە ئێمە تەلیسمێکی 6 ساڵی بێ بودجەیی دەشکێنین و بودجەی خۆمان ئامادە دەکەین بەو مەبلەغە کەمەشی کە لە بەردەستمان نابێت بەو بڕێ پارەی کەمەشی کە لە بەردەستمان نابێت ئێمە ئەتوانین بەرنمەیەکی زۆر تۆکمە وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە ئامادەی دەکات دەیداتە حکوومەت و دەداتە پەرلەمان بۆ پەسەندکردنی کە ئێمە بتوانین لە ساڵی 2021 بە شێوەیەک لە شێوەکان مەبلەغێک لەو داهاتانی کە هەمانە چ داهاتی نەوتی بێت چ داهاتی ناخۆی خۆمان بێت ئەو ریفۆرمانەی کە دەیکەین ئەو چاکسازیانەی کە دەیکەین پارەیەکمان دەستکەوێت ئەتوانین ئیدارەی خۆمانی پێ بکەین ئەگەر بێت و هەموو لایەنە کوردیەکان و بەتایبەتی هەموو حزبەکان بەتایبەتی حزبە سەرکیەکانی ناحکوومەت پاڵپشتی کابینەی نوێم بن هەمان تەبەن هەمان پرۆژەی چاکسازیان هەیە بە پێی خۆیان کە ئێلام دەکەن فعلا پابندن ئەتوانن پابندتر بن ئەتوانن هەنی خەلەلێکە خەمسادێکەیە لەملا لەولا هەیە تەمان بێگومان کە موکورتی هەیە شتانە بەس ئەگەر ویستێکی سیاسی بەقەوەتە بێ هەر باسم کردی لە ناو حکوومەتە ئەوانەی لە ناو حکوومەت لایەنە سیاسەکانی لە ناو حکوومەت زۆر یەکگرتوون لە دەروەی حکوومەتە کە پێویستمان بۆ پاڵپشتی هەیە بۆ یەکە ئەوجهاتی دەرەوەی حکوومەت لەو لایەنە سیاسیانەوە هەندێک جار مشکلە دروستان تەمان مشکلە دروست دەکات گەورەترین سەرێشەیە بۆ ئێمە گەورەترین سەرێشە ماڵی خۆمانەکە ڕێک نییە زۆر جار ئەگینا لەگەڵ بەغایە من زۆر بەباشی توانین دانوستانم کرد زۆر بەباشی توانین تەعاونیان لەگەڵ بەس ئابووری هەرێمی کوردستان کار ئابووری هەرێمی کوردستان ئەوەنگە دەهێنێت ئەگەر ئێمە بتوانین بەرنامەی چاکسازی و بەرنامەی ریفۆرمە ئابووریەکانی خۆمان جێبەجێ بکەین بەبێ عێراقیش ئێمە ئەتوانین هەموو چە بدەین هەم نمووی اقتصادیمان هەبێت هەم پرۆژە جێبەجێ بکەین هەم هەرێمی کوردستانیش دەرباسکەین ئەشاخان ئێمە باسی حکوومەتیش بکەن حکوومەتی هەرێم هەیترەوە بەغدا بە شێوەیە عاملەکە تا چەند گرنگی ئێمە کە وڵاتمان بەدەستەوەی جیۆپۆلیتیکێکی گرنگمان هەیە عیلاقاتی گرنگمان هەیە کۆمپانیای زەبەلاحی دنیا تەواجدیان لێرەیە ئێمە خۆمان بنیە تەحتیەکی وا بەهێز دروستکەین کە احتیمال لەسەر خۆمان بێتی بەسە بەڵێ من پرسیاری جەنابەت وا بزانم ئەوەی پێشوو بوو چۆچی بکەین و تەکمیلەی ئەو پرسیاری جەنابەت لۆبیەکی سیاسی بەڵێ لۆبیەکی سیاسی زۆر گرنگە چووکەوەکو ئاماژەمان پێکرد فشارێکی سیاسی هەیە لەسەر جێبەجێکردنی و چارەسەرکردنی ئەو مەلەفانە لە نێوانی هەرێم و بەغدا کە تەنها مەلەفی موچە نیە هەندێک کەس دەیەوەی تەسویقی کات بۆ شەقامی کوردستانی کە تەنها موچەیە نەخێر ئەو دۆکیومنتانە دەڵێت لەسەر هەموو مەلەفەکان گفتوگۆ دەکرێت لە بەغدا ئەوە یەک دووش مەلەف لۆبیەکی دیبلۆماسی لەگەڵ کێ لەگەڵ ئەو سەفاراتانە و لەگەڵ ئەو قۆنسڵاتانە کە هەیە چی لە هەرێمی کوردستان و چی لە بەغداش و لە هەمویان مهمترە لەگەڵ یونامی کە بەعسەیەکی ئەو وڵاتانەی کە خاوەن ئەجندان لە عێراق ئەقلیمی بنیان دۆلی بن بەتەکید و لەگەڵ یونامی کە یونایتد نیشن بەڕاستی ئەسیستەنت میشن فۆر عێراق ئەم یونامیە بەعسەیەکی سیاسیە بە پێی قەراری مەجلیسی ئەمن 1500 ساڵی 2003 هاتوتە بۆ عێراق بۆ هاوکاری حکوومەتی عێراق و ملەتی عێراق هێشتان ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقین و کێشەمان هەیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە و سەرپەرشتی گفتوگۆکان بکات و ئیستش هەوڵێکی زۆر جدی هەیە و ئەنجامەکانمان بینی بەڕاستی لە زۆر مەلەف ڕۆڵی ئیجابیان هەبوو لە هاوکاریکردنی گفتوگۆکان لینەوانی حکوومەتی هەرێم و بەغدا و هەروەهاش زۆر گرنگە ئێستا یونامی سەرپەرشتی گفتوگۆکان بۆ هەموو نەتەوەکان لە کەرکووک بۆ چارەسەرکردنی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئێمە حەڤ ساڵ هەر گفتوگۆ دەکەین و ڕێکەوتن دەکەین و یاسا پەسەند دەکرێت لەناو پەرلەمان بەڵام لەسەر ئەزەوە زۆر وێنیش بەژار بووە وێنی شەڕویستی بەو شوێ بووە هەرچەند سپاس ئەشواقان طبعا دکتۆر ئەسحاسکەم داوی سەرنجاتە وەرگرم ئەشواقانی بەحسەی دروستکردنا لۆبیەکە سیاسیە بەهێز کرد كتقال ولاتين بريكار بن وقت بحث كان طبعا العراقي قال وانت عامل ايه كان جبركو او دكارن بفشارن هم تشتان حال كان نوصى
بله بگومان لعن سی لعنه که گلک گرنگه و همش بشه لعن لوبیه شیطان زور هاری کابل بو پیش خستن دوزا سیاسی ها کرد بشی که گشت الهرم کردستانه بو نمونه موضوع امریکا و اروپا ابخو وکی تحالفات نف دولتی کردان لوبیه باش بیرده های کو بشین پیشگیری حرکت کردی بکن بس در عراق دا بو چون من او لوبیه هشتا یا خرد نبویه هز نبویه که چاب شیطان تعامل بک شیوه دانستاندن شیوه دیالوگا گل لعن عراقی لعن سیاسی جداج دایت عراقی بکتن یا شمیا گرنگتر چوانیا سردریا حکومت هرم کردستان بو نمونه پاراستن هفسنگی دناوبرا پیوندیت خود گل ترکیه گل ایران یک جاز و گرنگی خویا های جبروی که برای آمه گله گرنگی خویا های سال 2021 که چاوش تعامل که راسته خو گل کمار اسلامی ایران بکسر رای پاراستنا وان پیوندی هفسنگی گل امریکا او یک جاز و درگه که گرنگه که چاو دشت ویلو بیا سیاسی اکتیو بکد چالا بکد بو پیشخستنا رکفتن و انکو دیالوگا گلان سیاسیت عراقی بله گل سپاس دکتور طبعا چند کنسولخانه ایران جی تواجد دان لبره به هر حال بیویا کو سرنجام میوان نگهشت بی تماشا ونجا جوانا برز دکتور وارنیروی را گره کلیج زانستین سیاسی لزان کو دو که لدو که بخو اشواق جاف اندامی پیشوی پارلمان عراق اگزاگ روز فتح بریکاری وزارت پلاندانه حکومت حریم کردستان طبعا برزان هوای به هوای اوا سال 2021 سال خوشی به او سال به که همون نهامت کان به سری خلک کردستان و تو نمنن کرونا کوتای په به نوچا تعریف کراوه کان به کردستان بګریتوا اتر قوت خلک کردستان بګریتوا هم او نهامت کان که هن نمنن بګمان هل استوا سال کی پر لخير وبرکت و دخاز